پرسی ڕیفراندۆم و کاراکردنەوەی پەرلەمان گەرمترین گفتوگۆی لەسەر دەکرێت و ساردترین کار و ئەنجامی هەبووە. ڕیفراندۆم پێویستی بە یاسایەکە و یاساکەش دەبێت لە پەرلەمانەوە دەربکرێت، بەڵام پەرلەمان پاک خراوە. پێشتر بارزانی ڕایگەیاندەبوو پێش هەڵبژاردنەکانی ئەمریکا لە ئەم ساڵدا دەبێت ڕیفراندۆم ئەنجام بدرێت، بۆیە زۆرێک لە چاودێران چاوەڕوانی هەنگاوی جددیتر بوون لە پارتیەوە بۆ کاراکردنەوەی پەرلەمان. سیاسەتمەدارێکی کورد دەڵێت ڕیفراندۆم پێویستی بۆیە کە پەرلەمانی بۆ کارا بکرێتەوە تا یاسایەکی تایبەت بە ڕیفراندۆم دەربکات و دەبێت سەرکردایەتی کورد هەموو خاڵێک لەگەڵ حکومەتی ناوەندی تاوتوێ بکات، دوجار بڕیاری خۆی بدات. ئایا پێشمەرگە وەزعی چۆنە بێ، مەسەلەی شەڕی داعش ئەمانە هەمووی هەیە، مشتانە پێشەوەی تۆ ڕیفراندەم بکەی. لەبەرەوە دەبێت لەوانە بەرچاو ڕوون بێ، چاکتیان بگەی، گفتوگۆی جددی بکەی لەگەڵیان بۆی بزانی بەرچاو ڕوون بێ چی هەیە و چی نییە و چۆنە ئەو وەختە لەبەر ڕۆشناییەکەی ئەتوانی تۆ بیکەی یانەیکەی یا بریارێکی تر بدەی. کە باسی ئەنجامدانی ڕیفراندۆم دەکرێت، هاوشانی ئەو گفتوگۆیە باسی ناوچە کوردستانیەکانی دەروی ئیداری هەرێم دەکرێت، بە تایبەت کەرکووک. پارێزگاری کەرکووکیش دەڵێت ئەنجامدانی پرۆسەکە لە دەسەڵاتی ئەواندا نییە. کەرکووک تا چەند ئێوە لەگەڵ ئەوە دانیشێکی بۆ بکەن بۆی بگەڕێتەوە لە ڕیفراندۆمای ڕیفراندۆم لە کەرکووک کڕی و زانیاریتانی پرسی ڕیفراندۆم بەدەست ئێمە نییە، بەڵام خەڵکی کوردستان وەکو هەموو وڵاتی دنیا مافی ڕفراندەمیان هەیە، مافی سەربەخۆییان هەیە و هیوادارین کەوە هەموو یەکدەنگ بین لەسەری بۆی زۆر بە سەرکەوتووی بێتە دی. لەگەڵ هاتنی شەڕی داعش بۆ سنوورەکانی هەرێم و ناوچە کوردستانیەکانی دەروی ئیداری هەرێم و ڕەوانەکردنی هێزەکانی پێشمەرگە بۆ سنوورانە، زۆرێک لە چاودێران دەڵێن کورد سنووری خۆی دیاری کردووە و دەبێت کار بۆ ئەوە بکات بە شێوەیەکی یاسایی و بە پاڵپشتی وڵاتە زلهێزەکان بە تایبەت ئەمریکا بۆ ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی ڕیفراندۆم ئەنجام بدات.